سڵاوتان لێبێ ئەزیزانم، لە خزمەتتان نابین ئینشاڵڵا لە لایڤێکی تایبەت ئەبۆنەی ئەکتیڤبوونی زانکۆڵاینەوە ئینشاڵڵا لە خزمەتتان نابین وەڵامی پرسیارەکان بێن لە ماوەی نیو سەعات تا 40 دەقەیە چاوەڕێک بکەنێتەوە بە ڕێزان ئاگادارە بنەوە و چکە لایڤەکەمان بەڕاستی کچوپڕ و دوای لایڤێکی با بڵێن نوێ بوو با بڵێن لایڤێکی ئینستاگراممان تازە تەواو کردووە. سڵاو ئەزیزانم، ئینشاڵڵا دەنگم باشە و هیچ کێشەیەکی نابێت لە لای ئێوەی بەڕێز. لە خزمەتتان نابێن لە ماوەی ئەم نیو سەعات 40 دەقەیە ئینشاڵڵا بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکانی ئێوەی خۆشەویست بدەینەوە بە پشتیوانی خۆی گەورە. سوڵتان ئەڵێ تکایە لە بینی پەرستاری و تەکنۆلۆژیای دانکەوێن بەڕای ئێوە باشترە. وەڵاهی دەتوانم بڵێم پەرستاری لەبەرەوەی ئەو قسمێکی تازەیە، جارێ نازانین بە دەقیقی هەتاکو و تەواو زانیاریەکانمان لەبارەیەوە بەدەست نەگات، بۆیە ئەبێ چاوەڕێ بکەین بزانین چۆنەوێ. بەڵام بە کۆی گشتی هەرچیان بەشی زۆر باشن، بەڵام پەرستاری تا ڕادەیەک باشترە لەبەر ئەوەی فراوانترە و ئیشوکاری زیاترە. کاکە نیات سڵاوی خۆی گەورە لە بەڕێستان، CR7 سڵاو بۆ ئێوەی خۆشەویستیش. کۆلێژی زمان ئەتوانی ببی مامۆستا؟ بەهێز ئەو پرسیاری کردووە بەڕێزەکەم، ناتوانیت بە پێی یاسا بە پێ ڕێنمایەکان ناتوانیت ببی بە مامۆستا، بەڵام لە شوێنە تایبەتەکان وەکو کۆلێژ و یان پەیمانگە و ئەو مەدرسە ئەهلیانی کە هەیە ئاسایی ئەتوانی مامۆستایی بکەی. سڵاو بێزەحمەت، فیزیای پزیشکی بەشێکی چۆنە؟ وەڵاهی وەکو باشی بەشێکی باشە، بەڵام من مشکلەم لەگەڵ داهاتووی هەیە. تا ئێستا خەریجەکانیم نەبینیوە با بڵێن بزانین ئەبن بە چی، ئایا کە تەواویان کرد و هەموو شتەکان کۆتایی هات تەخەڕوجیان کرد ئیشیان چیە 100%؟ ئایا هەر ئەوەیە کە نووسراوە وەکو با بڵێن ئەشیعە و ئیشی ئەشیعە و سۆنارە ئەو شتاناکەن یا ئیشێکی ترەکەن؟ باشە، ماشەڵڵا پرسیارەکان زۆرن. سڵاو مامۆستا، پەرستاری مناڵان بەرزکردنەوەی هەیە؟ بەڵێ بەڕێزم، بەرزکردنەوەی هەیە. ئەگەر هەڵە نەبم ئەچێتەوە پەرستاری ئەویش لە سلێمانی، بەڵام پێویستم بە دڵنیابوونەوەی ئەگەر سێریکی کتێبەکەم بکەم هەرچەندە سبەینی ئینشەڵڵا ڕێنمایی نوێ دەرەچێت، بەڵام بۆ ئەوەی دڵنیا ببینەوە بزانین ئەچێتەوە چ بەشێک. بەشی پەرستاری منداڵان، ژنان و منداڵبوون، تەندروستی گشتی لە سلێمانی و لە شێخان ئەچێتەوە بەشی پەرستاری. بەڵێ یارەگوڵ ئەڵێ مامۆستا گیان چۆن دوێنێ بم دڵنیا بم شیکاری کەلار بۆتە کۆلێژ؟ بەڕێزەکەم، ئەگەر ئەتەوێ 100% بزانی بۆتە کۆلێژی 4 ساڵە و 2 ساڵەکەی نەماوە، کاتێک کە سبەینێ زانکۆڵاین کرایەوە لە ڕێبەرەکەی کە لە بەشێکی ئەوێ ئەتوانی بیکەیتەوە، دڵنیابی لەوەی بزانی ئایا بۆتە 4 ساڵە یا 2 ساڵە. ئەلبەتە ئێمە ڤیدیۆی تایبەتمان لەسەر ئەو گۆڕانکاریانە ئەبێت بە پشتیوانی خی گەورە هەر سبەینێ ئینشەڵڵا هەوڵەدەین کە سیستمەکە کرایە بزانین چی هەیە و شێوازی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاینیش بۆ ئێوەی خۆشەویست ڕوونەکەینەوە جارێکتر بە سیستمەکەی ئێستای بە پشتیوانی خوا. یوسف محەممەد، علوم کیمیا چەند وەری دەگرێت؟ ڕاپەڕین یان کەلار؟ بەڕێزم، سەبارەت بە علوم کیمیا لە ڕاپەڕین 65.4 و لە گەرمیانی 62.7. بەڵێ 74 هەیە و چ بەشێکی باش وەرم ئەگرێ؟ بەڕێزەکەم
74 ئەو بەشانەی کە بۆ بەڕێزت گونجاوە ئەتوانیت لە کۆلێژەکانی کارژێڕی و ئابووری بەشەکانی کارژێڕی ئابووری ژمێریاری ئەو بەشانە زائیدەن کۆلێژی تەکنیکی کارژێڕی کار لە زانکۆ پۆلیتەکنیکیەکان پەروەردەی بنەڕەت پەروەردە ئاداب زانستە کۆمەڵایەتیەکان ئەندازیاری کوشتکاڵی و ئەو بابەتانە لە مەعهەدەکانیش مەعهەدە پزیشکیەکان خاستان لە دەوروبەرە بە زانکۆڵاین لە کوێ و تەقتەق و سۆران و شەقڵاوە ئەمەلت هەیە لە شیکاری و پەرستاری و ئەو بابەتانە لە ناو هەولێریشا بۆ با بڵێن بەشە پزیشکیەکان لە تیشک و لە پشکنینی چاو و یاریدەری پزیشکی ددان و ئەو بابەتانە بە پارالی و زیاتر ئەمجاش بە زانکۆڵاین ئەمەلت هەیە ئینشاءالله مامۆستا بزەوت ئەزانین تەڵەبە لە شوێناویەتەوە نەخێر هیچ کەسێک نازانێت هیچ کەسێک نازانێت 100% مەگەر اللهمە کابرا 98 هەبێ 97 هەبێ یان بۆ نمونە 95 هەبێ و تەقدیمی قسمێ بکە کە بە 89 و 92 ئەوانە وەرگیراوە ئەو کاتانە تۆ دڵنیابی لەکوێ دێتەوە هەرچەندە ئەوش 100% نییە بەڵام بە شێوەیەکی گشتی کەس ناتوانێت بزەوت شوێنی هاتنەوەی ناوەکە دیاری بکات مامۆستا چ بەشێکی طبی بۆ باشە بەڕێزەکەم ئەگەر لە هەولێر بێت شیکاری نەخۆشیەکان و بایۆلۆجی پزیشکی و چارەسەری سروشتی و ڤێرتەرنەری و ئەوانە ئەگەر لە سلێمانی بێ علوم بایۆلۆجی کە تا ڕادێک بە پزیشکی حسابەکرێت ڤێرتەرنەری ئەو بەشانایان بەشەکانی مەعهەد ئەتوانێت سوودی لێ ببینێت یان بە پارالێل شیکاری و ئەو بابەتانە کە ئەمەلێکی کەمی هەیە بۆ ئەم ساڵ ئینشاءالله ئەتوانێت سوودی لێ ببینیان لە کەلار و لەو مەنتیقانە کەش بە معدەلی 90 ئەو بۆ خۆی 70 چەندێک وەرەگرێ لە کۆلێژەکانی باشە مامۆستا سڵاو دەبێت سڵاو لە بەڕێزەشت کرێی خوێندن چەندە لە پەیمانگە حکوومیەکان بەڕێزم هەندێک پەیمانگەمان هەیە 550,000 هەندێکمان هەیە 875 هەندێکمان هەیە 1,100,000 دەرمانسازیش 1,350,000 بێ زەحمەت 93.2 ئەگەر ئەندازیاری تەلارسازی یان پرۆگرامسازی هەیە بەڕێزەکەم ئەتوانم بڵێم لە هەردووچە ئەگەری هەیە ئەندازیاری ئەگەر تەلارسازی بۆ نمونە حساب بکەین لە سەلاحەدین 94.56 بووە لە سلێمانی 94.48 بووە لە کۆیە 92.8 لە دهۆکیش 92.5 ئەگەر بەڕێزیشت 93.2 هەیە بۆ ئەوانە هەمووی ئەگەری هەیە بەڵام نازانم بەڕێز لە چ شارێکە تەڵان بۆ پارالێل ئەمەلی زیاتر بێ ئەلبەتە بۆ پرۆگرامسازیش ئەمەلەکان دووبارە زیاترە بێتەوە لەبەرەوەی دەرەجەی کەمتری لە تەلارسازی وەرگرتووە باشە مامۆستا معدەلی 81 چ بەشێکی وەری دەگرێ زانستی هەولێر وەڵاهی لە پەرستاری و شیکاریەوە بگرە بەرەو خوارەوە ئەو بەشە طبیەکان با بڵێن ئیتر ئەگە بۆ دەوروبەریش زیاترەوە احتیمالی ئێوارانی دەرمانسازیشی هەیە لە غێری ئەوە علوم کۆمپیوتەر ئەتوانیت سوودی لێ ببینیت پزیشکی ڤێرتەرنەری احتیمالی هەیە بتوانیت سوودی لێ ببینیت زیاتر ئەو بەشانە ئەتوانیت بە هەندێک بەشی علوممان هەیە وەکو جیۆلۆجی و ئەوانە بەڵام کەمتر هەندێک هەندەسەمان هەیە ئەتوانیت سوودیان لێ ببینیت نمرەی 67.71 بوو بەشی عەرەبی کۆلێژی ئاکرێ ئەبێت ئینشاءڵڵا کێشەی نابێت لەبەرەوەی ئەو کۆنمرەیە هەر بۆ خۆی دەرەجەیەکی باشە و ئەتوانیت سوودی لێ ببینیت لە پەروەردە ئاکرێ عەرەبی 67.4 وەرگرتووە بەڕێزی 67.5 هەیە ئەو کە 7.7 شتەیە ئینشاءڵڵا موشکلەی نابێت ئەگەر کردیت کێشت بۆ دروست نەکا سڵاو مامۆستا زانیاریتان هەیە لە زانکۆ پۆلیتەکنیکە لە نمرەکانی چەندە چ بەشێکت پێویستە بەڕێزەکەم تاوەکو پۆلیتەکنیکی کەلار کە ئەمساڵ ئەکرێتەوە دەرەجەی هیچی دیار نییە تەنانەت بەشەکانی نازانین چییە هەتاکو زانکۆڵاین ئاکتیڤ نەبێت 95.5 ئەگەری ئەسنانی هەیە لە هەولێر 95.5 لە ئەسنانی هەولێر ئەگەرەکە
يعني هي تا 1975 تقريبا إن شاء الله أي بيت بپشتوانی خوا. پرسیارێک ئایا بەکالۆرۆس شکاری شەقڵاوە جیاوازی هەیە لەگەڵ بەکالۆرۆس شکاری کۆلێژی شکاری؟ نەخێر، هیچ فەرقێکی نییە، چۆن بەکالۆرۆسن و شکاریان تەواو کردووە. 66 زانستی چ بەشێک وەری ئەگرێ سلێمانی؟ بەڕێزەکەم 66 ئەتوانێت لە مەعهەدی ئایتیەکان نیتوۆرک، داتابەیس، هەروەها لە کۆلێژەکانی کارگێڕی و ئابووری، بەشەکانی زانکۆ پۆلیتەکنیکەکان لە بەشە کارگێڕیەکانی ئەتوانیت سوود وەربگریت و با بڵێن لە بەشەکانی تریش ئەتوانیت وەکو ئاداب یان زانستە کۆمەڵایەتیەکان و ئەو کۆلێژانەی تر. هەندێک بەشی علومیش ئەتوانیت سادەیان لێ بکەیت لەبەرەوەی دەرەجەیان نزمە. باشە. توبعام لە هەولێر و کۆیە زانکۆڵاین دەبێتە چەند؟ ئەگەری دابەزین چەند پۆینتێک تا دەرەجەیەک هەیە لەو شوێنانە. بۆ خۆیان پێشووتر توبعامی کۆیە 97.333 بووە هەتاکو 96.8 ئەمەلی دابەزینی هەیە، و لە هەولێرش 97.837 بووە هەتاکو 97 ئەمەلی دابەزینی هەیە ئینشاءالله. باشە. سڵاو، بێزەحمەت فیزیای پزیشکی بەشێکی چۆنە؟ وتمان بەشێکی باشە، بەڵام گرنگە ئەوەیە ئایا ئەو ئیشە ئەکات کە بۆی دانراوە کە بریتێ لە سۆنەر و تیشک و ئەوانە. من تا ئێستا دڵنیایی ئەو بابەتەم وەرنەگرتووە و ناتوانم بڵێم 100% ئەو بابەتە. مامۆستا 78.8 ئەگەری لە سەدا چەندم هەیە پەرستاری هەڵەبجە وەرم بگرێت؟ ئەی دەربەند ئەگەری چەندە؟ 78.8 بۆ بەشە پزیشکەکان پەرستاری هەڵەبجە 78.570 وەرگرتووە، ئینشاڵڵا ئەمەلت لێ هەیە، و دەربەنی خانش 76 وەرگرتووە، ئینشاڵڵا بۆ ئەویش ئەمەلی وەرگرتن لە هەرچیان هەیە بە پشتیوانی خۆی گەورە. بەڵام زیاتر چۆنەڵێیت زیاتر با بڵێن دەربەنی خانەکە ئەمەلی وەرگرتنی باشترە. باشە. ئەتوانم بڵێم ئەوەی کە لە ئەوەی دەربەنی خان تقریبا 185 و بەسەرەوەیە، ئەوەی هەڵەبجەش تقریبا 175 و ئەوانە ئەمەلی وەرگرتنی هەیە ئینشاءالله. کریدیت 82 ئەندازیاری شارستانی سۆران یان کۆیە وەری دەگرێت؟ سەبارەت بە ئەندازیاری لە بەشەکانی با بڵێن لە سۆران و لە کۆیە ئەندازیاری شارستانی 85 وەرگرتووە، لە پاڕانەکەی 80ە، و لە سۆرانیش 85.16 وەرگرتووە بە 80. بەڕێزیشت ئەگەر کۆنمرەکەت 82 لە پاڕالێلەکەی ئەگەری وەرگرتنی زیاترە. مامۆستا نمرەی 78 ئەلمی چ بەشێک وەری ئەگرێت؟ بەڕێزم لە ئێوارانی شیکاری و پەرستاری هەولێرەوە حساب بکە تا ئەگاتە با بڵێن علوم کۆمپیوتەر، بەشەکانی تری پزیشکی بۆ کۆلێژەکانی بنیات و پەروەردە و کارگێڕ و ئابووری هەندێک بەشی علوم و ئەوانە ئینشاڵڵا سوودی لێ ئەبینێت. ئەندازیاری ئیتیساڵات چییە؟ بەڕێزم ئەندازیاری گەیاندن لە بواری مۆبایل و تەلەفۆنات و شەریکاتی ڕادیۆ و تەلەڤیزیۆن و ئەو بابەتانەکە هەمووی گەیاندن حسابە زانیاری و با بڵێن پسپۆڕی ئەبێت ئینشاڵڵا. پەرستاری منداڵان یان ژنان و مناڵبوون بەرزکردنەوەی هەیە؟ بەڵێ بەرزکردنەوەی هەیە، وەکو پێشتر باسمان کرد ئەگەر لە سلێمانی و لە دهۆک بیت بۆ کۆلێژی پەرستاری بەرزەکرێتەوە. کریدت 82 ئەندازیاری شارستانی وەڵامماندایەوە. بێزەحمەت 89.9 چ بەشێک باشە بۆ هەلی کار؟ وەڵاهی دەرمانسازیە، علوم ئایتیە،
بایۆلۆجیە، بایۆلۆجی پزیشکیە، پارالێلی شیکاریە، ڤێرتەرنەریە، توانین سود لەو بەشانە هەمویان وەربگریت. ئەرێ زانکۆ عێراقی ئەهلیەکان کە تەواویان دەکەی لە کوردستان دەتوانی ئیش بکەیت. ئەوەنەی معلوماتم هەبێت زۆربەی زانکۆ ئەهلیەکانی سنووری کەرکووک با بڵێن سنووری حکوومەتی عێراقی لێرە معتەریف نییە و شادەکەی باوەڕیان پێ نەکردووە. 96.33 ئەگەری توبم هەیە لە هەر شوێنێ بێ و پارالێژ بێت کێشەم نییە خۆم لە سلێمانی. 96.33 بۆ توبعام ئەگەرەکان لە بەعام ئەگەرەکان کەمن زیاتر لە پارالێلەوە نزیکە ئەو کۆنەمرەیە. پارالێلەکان بەعام ئەتوانی ئیسفادەیان لێ بکەی لە هەموو شارەکان، بەڵام وەکو زانکۆڵاوین تۆزێ ئەگەرەکان کەمە لەوەی سلێمانی ئەو گەرمیان تۆزێ دەرەجەیان بەرزە، بەڵام بۆ پارالێلەکانیان ئەگەری زیاترت هەیە. باشە من 74 هیچ بەشێک وەرم دەگرێت کە بەرز بکرێتەوە بۆ کۆلێژی تەلارسازی یان شارستانی. بۆ شارستانی بەڵێ، بەڵام بۆ تەلارسازی دڵنیانیم ئەگەر دووبارە سەیری ئەوە بکەینەوە کە تەڵان بەشی شارستانی یان بۆ بەشی تەلارسازی کۆلێژی زانست بەشی ماتماتیک وەکو کۆلێژەکان ئەچێتەوە بەشی شارستانی زانست ماتماتیک ساڵی یەکەم بە خولی یەکەمی لەسەر ئاستی پارێزگا ئەتوانی بچیتەوە شارستانی، بەڵام هیچ ئەندازیاریەکی تەلارسازی نابینم و ئەگەر هەمە نەبم لە پەیمانگەکانەوە بەشمان هەیە کە ئەتوانێت بچێتەوە بۆ ئەوێ، بەڵام بۆ تەلارسازی ناتوانێت. بۆ ئەندازیاری شارستانی هەولێر ئەندازیاری ڕێگاوبان یان ڕێگاوبانی دهۆک بەشەکانی بیناکاری، بیناسازی، ڕووپێوی، ڕێگاوبان، دروستکردنی ڕێگا، تەکنیکی تەلارسازی شەقڵاوە، ئەوانە ئەگەر لە مەعهەدەوە بچیت باشە بە ڕێزەکەم ئەتوانی سود لەوەش وەربگری، بەڵام لە کۆلێژەوە تەنها بۆ شارستانی کۆلێژی زانست بەشی ماتماتیکە. باشە بۆ تەرکردنی عەرەبی کوردی معادلم 83ە دەبێ وەرگێم لە علوم بایۆلۆجی. بەڕێزەکەم گرنگەوەیە بە تەرکردنی کوردی و عەرەبی و معادلت ئەبێ بچەند بۆ علوم بایۆلۆجی. طبعا علوم بایۆلۆجی لە هەولێر 85.9 وەرگرتووە، ئەگەر دەرەجەدا بەجێ لەوانەیە تا 84 بگاتن. بەڵێ سڵاو چۆنی باشی، من بە تەرکردنی عەرەبی کوردی معادلم 83ە دەبێ وەرگێم لە علوم بایۆلۆجی، ئەگەرت کەمە زیاتر بە پارالێل لێوەی نزیکیت. بێزەحمەت نرخی پارالێلی ئایتی و زانستی کۆمپیوتەر لە زانکۆی سلێمانی چەندە؟ ئەوەی معلوماتم هەبێ 1,350,000 دوای داشکاندن. بەڵێ کردی 82 ئەندازیاری شارستانی سۆران یان کوێوەری دەگرێ؟ وەڵامماندایە وتمان بە پارالێل ئەگەرت هەیە. سڵاو مامۆستا زانیاریت لەسەر زانکۆ پۆلیتەکنیک لە نمرەکانی چەندە؟ بەڕێزەکەم وەکو وتمان لەبەرەوەی ئەمساڵ بۆتە زانکۆ پۆلیتەکنیکی کەلار و جیا بۆتەوە لە سلێمانی، دەرەجەکانی دەقیق دیار نین، بزانین بە پەیمانگامیانەوە چەندی ئەبێ بە کۆلێژ، حتمەن ئەوانەی ببن بە کۆلێژ دەرەجەکانیان بەرزە بێتەوە، لەبەرەوە تۆزێک زانیاریمان لەبارەی دەرەجەکانیانەوە کەمترە. ئەوەمان وەڵام داوەتەوە. مامۆستا سەنتەرەکانی ڕاوێژکار لە زانکۆکان دەست بەکار بوون؟ بەڵێ بێگومان لە هەموو زانکۆکان دەست بەکار بوونەوە لە بەیانی سەعات 8:30 لە خزمەتی تەڵەبەیە بن ئینشاءڵڵا. 88.9 چ بەشێک باشە بۆ هەلی کار؟ ئەگەر هەڵە نەبمەوەشمان وەڵام داوەتەوە، بەڵام جارێک تاڵینەوە بایۆلۆجی پزیشکی و شیکاری بە پارالێل و ڤێرتەرنەری و بەشە پزیشکەکانی مەعهەد هەر هەمووی باشن، و هەروەها کۆلێژی تەکنیکی ئەندازیاری سیستمی زانیاری کە بەشی شتا ڕادێک ئایتیە و ئایتی لە کولی علوم زانستی کۆمپیوتەر، ئەوانە ئەتوانی سودیان لێ ببینی.
بەس پرسیارمان لێ نەڕوا لەگەڵ ئەو بازدانانێ بەداخەوە زۆر جار هەفتا هەشت پۆینت چوار ئایا پەرستاری وەرم دەگرێت لە شەقڵاوە وتمان ئەمەرت هەیە ئینشاءالله لەبەرەوەی ساڵی پار لە شەقڵاوە پەرستاری هەفتا و شەشی وەرگرتەوە پۆینت دووسەد و هەشتا و شەش. سڵاو بە کاکسۆز من ئەمەوێ بچمە بەشی پەرستاری پەیمانگە کۆنمرەکەم هەفتا پۆینت شەش پار هەفتا و دوو وەرگرتووە لە سۆرە ئایا وەرم ئەگرن بۆ پارێزگا ئەگەری چەندە ئەگەری وەرگرتنەکەت تەقریبەن سەدا هەفتا و پێنج و کەمێک بەسەرەوەیە ئینشاءالله. 62 فیزیای پەروەردە وەریەگرێت لە زانکۆڵاین نەخێر بە ڕێزەکەم لەبەرەوەی لە 65 کەمترە ناتوانیت بە زانکۆڵاین مامۆستا 95.8 سەیدەلێ وەرم دەگرێت ئینشاءالله ئەمەلت هەیە بە پشتیوانی خۆی گەورە هەتا ڕێژەی سەدا هەشتا تەقریبەن. بێزەحمەت نرخی پارالێلی پەرستاری چەندە ئەگەر کۆلێژەکەی بە 2 ملیۆن و 200 ئەگەر پەیمانەکانی بێ لە هەولێر ملیۆن و 100 ئەگەر هەڵە نەبن لە دەوروبەریش 875,000 دینارە. سڵاو مامۆستا دەرەجەم 75.7 لە هەولێر ئەلمیم سی بەشێک باشە 75.7 بەشە طبیەکان لە هەولێرە زیاتر پەرستاری و شیکاری بە ئێواران و پارالێل ئەمەلیان هەیە و لە دەوروبەریش مشکلە نییە لە هەموو بەشەکان ئینشاءالله بە زانکۆڵاین ئەتوانی وەربگیریت. ئەوە ماوەڵام داوەتەوە ئەوەش ماوەڵام دایەوە کیمیا لە دهۆک وەرم ئەگرێت تکایە 78.6 لە دهۆک علوم کیمیا 78.567 وەرگرتووە ئەمەلەکە دەتوانم بڵێم هەتا نزیکەی 170 ئەگەری هەیە ئینشاءالله. بێزەحمەت نرخی پارالێلی پەرستاری چەندە وەڵامماندایە مامۆستا نمرەی 87.3 پەرستاری وەرەگرێت لە زانکۆی پۆلیتەکنیکی بەڕێزم ئەگەر مەبەست کۆلێژ بێت مەگەر لە دهۆک بیت بە پارێزگای دهۆک بیت لە شێخان و ئەوانە ئەگەرنا لە هەولێرە زەحمەتە بە پارالێلیش لە پۆلیتەکنیکی شایە بەس پەیمانگەمان هەیە پەرستاری لە هەولێرە بۆ پەرستاری پەیمانگا هیچ مشکلەیەکی نییە. هەفتا پەروەردەی کیمیا وەری دەگرێت سلێمانی کۆلێژی پەروەردە کیمیا لە سلێمانی 7.431 وەرگرتووە ئەگەر بەڕێزت معدەلەکەت هەفتا بێت ئەمەری هەیە ئینشاءالله بە پشتیوانی خۆی گەورە بۆ ئەم ساڵ بەڵام ئەگەر کردت دەرەجەت دانەبەزێنێت. 93.7 سەیدەلە وەرم دەگرێت پارالێل لە هەولێرە ئەگەرەکەی هەیە بەڵام تەقریبەن 160 بۆ 165 ئەوانە وەڵاممان داوەتەوە. کۆلێژی پەرستاری بۆ ئەم ساڵ لە هەولێر کۆنمرەی چەند وەردەگرێت بە نزیکەیی کۆلێژی پەرستاری لە هەولێرە کە ساڵی پار 92.8 وەرگرتووە تەوەقعەکەین هەتا نزیکی 91 دەوروبەری پێنج ئینشاءالله گۆڕانکاری بەسەرا بێت. بەڵێ ببورن هەفتا جوابماندایەوە دەرەجەم 75 لە هەولێر چ بەشێک وەرمەگرێ وەڵامماندایەوە بێزەحمەت نرخی پارالێل ئەوەشمان جواب دایەوە 93 مەحەدە پزیشکیەکان باشترین بەشی زمانی ئینگلیزی بۆ نمرەی 82.2 بە قەناعەتی من هەرچیان زۆر ئیسادەیان هەیە بەڵام بۆ ئەم ڕۆژگار لە مەحەدەکان 2 ساڵان زووترە گەیتە ئیشکردنی خۆت مەحەدەکان باشترن. 62 فیزیای پەروەردە وەرەگرێت لە زانکۆڵاین وتمان وەری ناگرێت لەوەی کەمترە لە 65 وتمان ئەمەلت هەیە بۆ وەرگرتن لە علوم لە پەروەردەی کیمیا لە سلێمانی ئەو بەڕێزە چەند جارێک پرسیارەکەی بەداخەوە دووبارەیە
هەفتە شتەکەوتمان ئینشەڵا ئەمەلی وەرگرتن تێ شەقڵاوە ئەی دەچوو چاوت خۆش بێت کاکە میرۆ وەڵڵاهی سوپاس دەکەین قسەی ناو دڵی ئێمەت کرد هەرچەنە لەگەڵ ئەو سکرۆڵکردانەیە هەندێکجا کۆمنتمان لێ ئەڕوات ئەوانەی زەرورەتە با دووبارەیکەنەوە ئەزانم کۆمنتەکانیان ڕۆیەوە بەڵام ئەوەنە دووبارە مەکەنەوە چونکە بەڕاستی وای لێ ناگەینە کۆتایی پرسیارەکان کۆلێژی پەرستاری بۆ ئەم ساڵ لە هەولێر کۆنمرەی چەند وەری دەگرێت وەڵامماندایەوە دەخیپەڕەلێ 66.5 مامۆستای وەردەگرێت لە سلێمانی زانکۆڵایان بەڵێ لە پەروەردە بنیات و لە ئەوانە لە پەروەردە احتیمالی وەرگرتنی هەیە ئینشاءڵڵا 96.2 چەند ئەگەری هەیە ئەسنانی هەولێر وەری بگرێت 96.2 بۆ ئەسنان لە هەولێر ئینشاءڵڵا ئەمەلەکەی هەتا نزیکی 170 ئەڕوا بە پشتیوانی خوای گەورە ئەوەمان وەڵام داوەتەوە ئەوەش ئایام وەڵامماندایە وتمان ئەگەرەکەی کەمە بۆ سەیدەلە لە هەولێر تکایە علوم کیمیا چییە واتە دەرچوانی لە کوێ کار دەکەن بەڕێزم علوم کیمیا لە مختبەراتی طبیە ئەتوانن فحوساتی کیمیایی بکەن و ئەتوانن لەو کۆمپانیایانەی کە پاکەرەوە و موادی کیمیایی دروست دەکەن لەوێ ئیش بکەن یا ئەو کۆمپانیایانەی دەرمان و مکیاژ و ئەو بابەتانە دروست دەکەن یان ئەو شوێنانەی کە ئاوی مقەتەر دروست دەکەن لە ناوتا ئەتوانن ئیش بکەن ببورن بەو شێوازەیەکە باسمان کرد علوم کیمیا علوم کیمیا چییە ئەوە وەڵامماندایەوە کاری کۆمەڵایەتی لە زانستی 66.57 وەری دەگرێت ئەگەر هەڵە نەبووم کاری کۆمەڵایەتی تایبەتە بە بەشە ئەدەبیەکان ئەگەر هەڵە نەبم دڵنیانیم بەڵام با تەکیدێکی لێ بکەمەوە کاری کۆمەڵایەتی ئەگەر هەڵە نەبم لە زانستە مرۆڤایەتیەکان یان ئادابایە کاری کۆمەڵایەتی زانستی وێژەیی وەرەگرێت لە سەلاحەدین 65 وەرگرتووە لە سلێمانی 61 وەرگرتووە بۆ زانکۆڵاینەکەی ئەگەر بەڕێزی شت 66.57 هەیە هیچ مشکلەیەکت نییە ئینشەڵڵا لە هەردوو لایە استفادەی لێ ئەەکەی سڵاو مامۆستا دەرەجان 75.7 وەڵامماندایە وتمان لە بەشە پزیشکیەکان و وەشانێتتر ئینشەڵڵا ئیستفادا کات 95.3 طبعا وەری دەگرێت زەحمەت ئەگەر لە پارالێلەکەی ئەوش ئەگەرێکی زۆر کەمی هەیە تا نزبەی 150 لە هەولێر کۆنمرەی چەند وەردەگرێت وەڵامماندایەوە ئەوەش وەڵام دراوەتەوە سڵاو چۆنی باشی من بە ترکردنی عەرەبی و کوردی معەدەلم 83ە دەبێ وەرگرم لە علوم بایۆلۆجی لە هەولێر ئەگەرەکەت کەمە بۆ زانکۆڵاین زیاتر لە پارالێلەوە نزیشیت 95.8 سەیدەریە وەردەگرێت ئەمەلت هەیە ئینشاءڵڵا 93.7 وەڵامماندایەوە دیلمان خان وەڵاممانداوەتەوە کۆلێژی پەرستاری بۆ ئەم ساڵ ئەو وەڵاممانداوەتەوە زەحمەت ناونیشان بەڕێزم ئەمە لە بەیانیان هەتا نزیکەی ساعت 1 تا 1:30 لە خزمەتتانە بین لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لەوەش بەدواوە بەپێی ئەو کاتەی هەمانە ئینشاءڵڵا لە ساعت 2:30 تا 3 بەدواوە لە سنتەری زانکۆڵاین تاینین کە لە ناوماڵ ئەنعامەکانە لە بینی 40 مەتری و 60 مەتری ئەو جادەیەی کە بەرەولای لەنگە دێتەوە لەوێ سنتەری هێدوەی هەیە ئەتوانن سەردانمان بکەن لەوێ لە ئێوارانە ئینشاءڵڵا مەحەدە پزیشکیان باشیان بەسی ژمانی ئینگلیزی باسمان کرد یاردەدەری پزیشکردان بەشێکی باشە ئەرەوەڵا ئەگەر بۆ خۆت بتوانی و هەوڵ بدەیت هەر زۆر ئیسفادەی لێەکەی ئینشاءڵڵا مامۆستا دەرمانسازی چەند وەری دەگرێت
ئەگەر مەبەست کۆلێژەکانە تەوەقوعەکەین لە دەوروبەری 95.5 و ئەو دەورانە و بەسەرەوە بێت باڵێن ئەگە بە شێوەیەکی گشتی وەری بگرین چکە بەداخەوانی کە پرسیارە نووسن تکایە شارەکەشتانی لەگەڵا بێت بۆی بتوانین تەحدیدی بکەین دەرمانسازی بۆ خۆی کەمترین دەرەجە 94 بووە لە دهۆک 96 بووە لە هەولێر و سلێمانی تەوەقوعی هەتا 95.5 و ئەوانەشەکەی ئینشاڵڵا لە دوو شارە بۆ ئەویش 93 93 و ئەمەلی هەیە لە دۆکە ئەگەر باسی پەیمانگەشەکەی زانکۆڵاینەکانی تقریبا لە 83ەوە هەتا 89 ئەوانە تاکە هادۆ ئەڵێ ئەسنانی هەولێر چەند وەری ئەگرێ ئەسنانی هەولێر تقریبا 95.6 و 7 ئینشاءڵڵا بۆ ئەم ساڵ ئەگەری هەیە ئەوانە وەڵاممان داوەتەوە ئەوانەمان هەمووی وەڵام داوەتە 54 لەکوێ وەردەگیرێت بەڕێزەکەم ئەو دەرەجانی لە 55 کەمترن زۆربەی کاتەکان لە شەقڵاوە لە خەبات لە مێرگەسوور لە سنووری هەولێرە جێگەیان بۆ کراوەتەوە و زۆرجار بە فۆرمی ڕاستەوخۆ لەو شوێنانە وەرەگیرێن ئەوانە هەمووی دووبارەیە پرۆگرامسازی باشترە یان سەرکردن یان شیکاری نەخۆشی وەڵای بەڕێزم هەر ڕیزبەندەکەت خۆت زۆر بە جوانی کردووە پرۆگرامسازی سەرکردن ئەمجا شیکاری نەخۆشی ئەوە قەناعەتی من بەو شێوازەیە ئەوانە وەڵامی پرسیاری دووبارەن تەلارسازی چەند وەرەگرێت بەڕێزەکەم تقریبا لە سلێمانی هەولێر 94 و شتێک زیاترن لە دۆک و کۆیەش لە دەوروبەری 92.5 بوونە تقریبا نیر دەرەجەیەک ئەمەلی دابەزین تا نزیکەی دەرەجەیەک ئەمەلی دابەزینیان هەیە ئینشاءڵڵا بە هیوای زیاتریش دابەزین مانە هەمووی یاگەریزان ئەو ساڵ ئەگەری هەفتایەک بۆی 704 هەیە پار 74 بووە وەڵاهی ئەکەوێتە سەر پێشکەشکردن بۆ ئەو بەشە بەڵام دابەزینی نزیکەی 3 دەرەجە و شتێک یان 2 دەرەجە و شتێک تۆزێک زەحمەتە بەڕاست خۆیم بڵێن ئەگەرەکەی تقریبا لە دەوروبەری 165 ئەوانە دووبارەن کاکە محەممەدگیان دەستوچاوی ئێوەش خۆش بێ ئەزیزم مەمنونی 92 ئەسنانی هەولێر لە سەدا چەند وەرم دەگرێ ئیشەڵا ئەمەلی سەدا تقریبا 75 بۆ 80 هەیە ئینشاءڵڵا ئەگەر زانکۆڵایان پڕ بکەینەوە دوایی چەند ڕۆژ ناوەکان بێتەوە ئینشاءڵڵا لەسەر خێر بەشەکان هەڵبژێرن و تەقدیماتەکە بکەن خوا گەورەی بۆ ناوهاتنەکە ئەوانەی ئێمە معلوماتمان هەبێ هەفتەیەک تا 10 ڕۆژ بگرە زیاتریش لە دوای زانکۆڵاین بێتەوە تەلارسازی وسمان لە دەوروبەری 94 و لە 1.5 بەسەرەوە وەرەگرێت بەڵێ وتمان بەرزکردنەوەی هەیە گە لە سلێمانی دهۆڵبی بۆ کۆلێژی پەرستاری بەرزەکرێنەوە کاکە محەممەدگیان دەستی ئەوەش خۆش بێ ئەوانە هەمووی دووبارەیە کاکە محەممەد ئەو دووە سوورانە بە دوو دڵی گەورەتر وەڵامی دەینەوە سوپاسدانەکەین خەلتان ساغ بێ ئەوانەمان وەڵام داوەتەوە بە کریدیت 91 لە هەولێرم پرۆگرامسازی کۆی وەرم دەگرێ
ئینشاءڵڵا ئەمەلی هەیە بۆ ساڵ بە پشتیوانی خوای گەورە وەربژێرەی هەفتا پەروەردەی کیمیا وەرمەگرە لە سلێمانی وتمان ئەگەری هەیە ئینشاءڵڵا تەلارسازی چەمەریرە وەڵاممان داوەتەوە ئەوانە هەمووی پرسیاری دووبارەن مامۆستا پەیمانگەی پەرستاری مناڵان یان ژنانەوە وەڵاممان داوەتەوە ئەوانە هەمووی وەڵامی پرسیارەکانمان داوەتەوە من عەرەبیم ئەوەیە تەقدیم لەسەر زانکۆی کوردستان وەڵا بەڕێزەکەم ئەگەر لە کوردستانە پۆلی 12 تەواو کردبێ ئەتوانی هیچ موشکلەیەکت نییە دوایین دوو پرسیاری نوێ بەڕێزم ئەوەی کە ئەوێت لە کوردستانە تەقدیم بکات ئیلا ئەبێ لە کوردستانە خوێندنی تەواو کردبێت تووشی تێپەڕ و بەکارهێنەری هەبێ پەرستاری ئاکرێ بەلاش وەرمەگرێ نابزانین پەرستاری ئاکرێ 74.837 وەرگرتووە 71.9 ئەگەرێکی کەمی هەیە زیاتر لە پارالێلەوە نزیکە وەڵڵی 4 بەش بەشی هیچی ناکا 5 بەش و ئەوانە عەلەقەل 20 بەش هەڵبژار دەبێ 50 بەش پڕ بکەیتەوە خواوانە هەموو پرسیاری دووبارەن بەڕێزانم بەم بۆرن هەم لە لایڤێکی ترا بۆمە هەم کاتەکەشمان تەواو بوو سوپاسان دەکەم بۆ ئەوەندانە کە لەگەڵما بوون قەلەبتان ساغ بێ دەستان خۆش بێ سەرکەوتوو بن لە سبەینەوە ئینشاڵڵا ئامادەکاریتان کردبێ هەر یەک 20-25 تاسی بەشی هەڵبژاردبێ ئەسنا هەر شوێنێک ئەبزان ئەو شوێنێکە بۆ ئێسم تا چەند باوەڕ پێکراوە تا چەند زیاتر لە خزمەتی تەڵەبایە نەک لە پێناوی پارەیە هەوڵدەن ئەو شوێنانەی کە ڕاوێژکاریە و بەلاشە زیاتر ڕوو لەو شوێنانە بکەن لە سەرۆکایەتی زانکۆکان لە تۆمارەکان لە پەیمانگەکان لە هەموو شوێنەکان سەردانی بکەن ئەو شوێنانی لیژنەی ڕاوێژکاری لێیە بۆ ئەوەی بتوانن باشترین پڕکردنەوە بکەن ئینشاءڵڵا بە هیوای سەرکەوتن لە لوتکار بتان بینم ئاواتەکانتان بەدیبێ ئینشاءڵڵا لەسەر خێر سەرکەوتوو بنەوە خوا ئاگادارتان بێ ئینشاءڵڵا ئەتان بینێرە لە